مافی زانیاری لە بەندی نۆزدەی جارنامەی گەردوونی مافی مرۆڤ لە مادەی نۆزدەی پەیماننامەی نێودەوڵەتی بۆ مافە مەدەنی و سیاسیەکان دیاری کراوە. هاوکات مادەی 10 لە ڕێکەوتنامەی نەتەوە یەکگرتووەکان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئاماژەی پێکراوە. هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی ئەو یاسا و ڕێنمایانەی پەیوەست بەو بابەتە دەری کردووە لە مادەی 25 لە یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی دەستکەوتنی زانیاری لە هەرێمی کوردستان تێیدا ئاماژە بۆ ئەوە کراوە پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەربکات. بەڵام ئەوەی تێبینی کراوە زانیاریەکان لە دامەزراوەکانی حکوومەتەوە بۆ هاوڵاتیان و میدیاکاران ئاستەنگی زۆری لە بەردەمدایە. بە ئەندازەیەک ئەو پرسیارە دەخاتە بەردەم حکوومەت کە ئایا چۆن شەڕ لەگەڵ گەندەڵی دەکات و گەندەڵکاران قۆڵبەست دەکات. هەر بۆیە لێرەوە بە دەنگی بڵندەوە سەنتەری میترۆ و ڕێکخراوی CDO داوا ئەکەن کۆسپەکانی بەردەم کاری ڕۆژنامەنووس لە گەیشتن بە سەرچاوەی زانیاری لا ببرێت. هەموو زانیاری حکوومیەکان لە چوارچێوەی نهێنیدا پۆلێن نەکرێت، بەڵکو بە پشتبەستن بە بڕگەکانی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کار ئاسانی بۆ ڕۆژنامەنووسان بکرێ. ئەمە بە گرنگی جێبەجێکردنی بەرنامەی کابینەی نۆی دەزانین تا بەشداری هاوڵاتیان و میدیا لە پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کارابێت، چونکە فراوانکردنی بەشداری هاوڵاتیان و میدیا و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ بەهێزکردنی پرەنسیپی شەفافیەت و لێپرسینەوە بە زانیاریە بێت. بەڵێ بە زانیاریە بێت. بەبێ ئەم چەکە هاوڵاتی و میدیا شەڕەکە دەدۆڕێن و پشتیوانی میلی ئەم پرۆسەیە لەوەی هەیە لاوااسترە بێت. زۆر بەندوبا هەن ڕێگرن لە دەستەبەرکردنی ئەم مافە، بەڵام گەشتبینین پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت کە چەند ساڵێکە هەنگاومان بۆ ناوە یارمەتی دەردەبێت بۆ شەفافیەت و دەستڕاگەیشتن بە زانیاری. خۆشبەختانە هەرێمی کوردستان خاوەنی یاسایەکی تایبەتە بۆ دەستخستنی زانیاری کە یاسای ژمارە 11 ساڵی 2013. بەڵام بەداخەوە بارودۆخی پاش ساڵی 2014 و قەیرانەکان ڕێگر بوون لەوەی پاش دەرچوونی یاساکە ڕێنمایی و وردەکاری پێویست بۆ بەرکاربوونی دەربچێت. ئەمەش هەندێک ئاستەنگی دروست کردووە لە دەستڕاگەیشتن بە زانیاری کە ئێمە زۆر بە هەندی وەردەگرین لە خەمی چارەسەرکردنی داین.